ئێمە زۆر یارمەتیماندانە و زۆر دۆستانە بووین لەگەڵیان. ئێمەشان بەشان شەڕمان دەکرد. ماوەیەکی کورت لەمەوەبەر ئێمە بە شێوەیەکی بنچینەیی داعشمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێکشکان. بە هاوکاری کورد کردمان. ئەوان جەنگاوەری مەزنن. تورکیا ماوەیەکی زۆرە بە نیازە هێرش بکاتە سەر کورد. ئەوان هەمیشە شەڕیان کردووە. ئێمە لە هیچ شوێنێکی نزیک ناوچەی هێرشەکەدا سەربازیمان نییە. من هەوڵ دەدەم کۆتایی بە شەڕە بێ کۆتاییەکان بهێن. من لەگەڵ هەردوو لایەن قسە دەکەم. تورکیا ئەندامی ناتۆیە. هەندێکی تریش دەڵێن لە دەرەوە بمێنێەوە باکوور شەڕی خۆی بکات، تەنانەت بە هاوکاری دارایی ئێمەش. من دەڵێم زۆر بە توندی لە تورکیا بدەن لە ڕووی داراییەوە بە سزا ئەگەر بە یاسا یاری نەکەن. من لە نزیکەوە چاودێری دەکەم. بۆ خاشی خۆیان دەجەنگن. کاتێک دەڵێن لەگەڵ ئەمریکا شەڕ دەکەن، بەڵێ، بۆ خاکەکەیان بجەنگن. ئەوان لە جەنگی جیهانی دووەمدا یارمەتیان نەداین. بۆ نمونە لە نۆرماندی یارمەتیان نەداین. ئێستا پەکەکە کە بەشێکە لە کورد، وەک دەزانن ڕەنگە لە تیرۆ خراپتر بێت و لە زۆر ڕۆ زیاتر هەڕەشەی تیرۆریستی بێت لە داعش. سەربازەکانمان لە ڕێگای زیانەوە نین. وە کورد لە ئێستادا زۆر سەلامەترە، بەڵام کورد دەزانێت چۆن شەڕ بکات و وەک پێشتر وتم فریشتە نین.